بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. مسلمانان خوشویست، السلام عليكم ورحمة الله وبركاته. خوش حالم لا القيشي تر لبرنامج خزاني بختور بخدمتان قيشتموا لخوي تعالى دبارمو باسمي عظمي بناو صفة برزو بيروزكاني ويدي يلين لبيناوي رزابوني خوي تعالى دابت وببيت ما يسودو قازان زيجبو ايوي خوشويستان وكل سر شاشة كدر كوتوا توري ام برنامج من تایبەت دەکەین بە گەنجان چۆن گەنج ژیانێکی بەختەوەر هەڵبژێرێت لە ڕێگەی زەواجەوە. دیارە ئەم بابەتە ئەڵقەی تری بە دووادا دەبێت، بە ئەڵقەیەک ناتوانین تەواوی بکەین، بەڵام بۆ ئەم گەنجانەیە کە ئێستا نەکەوتونە ژیانی هاوسەرگیریەوە چی بکەن بۆ ئەوەی بەختەوەر بن. دەمەوێت لەسەر ئەمە کەمێک بدوێم ئینجا بێمە خزمەت پەیوەندیەکانی ئێوە. زۆرێک لە خەڵکی لەم ڕۆژگارەدا ئەوەی کە زەواجی کردووە تەمەنا دەکات کە بۆی بگەڕێتەوە بۆ ڕابردوو و ببێتەوە کەسێکی زگوردی و دەست بەتاڵ پەشیمانە لەو زەواجی کردوویەتی. و زۆرێکیش لە گەنجان ئەسڵەن هەر ناوێرن زەواج بکەن، زۆرە ترسن لەوەی کە هاوسەرگیریەکەیان سەر نەگرێت، بەختەوەر نەبن، ببێتە هۆکاری ئەوەی کە ژیانیان تێک بدە، بیان بەستێتەوە بە کۆمەڵێک پەیوەستی ژیانی خێزانی. بۆیە خەڵکێکی زۆر ژیانی خۆی و بەختەوەری خۆی لە زەواجە نابینێتەوە. بەڵام گومان لەوەدا نییە کە یەکێک لە هەرە بەختەوەریەکانی ژیان بریتێ لە ژیانی هاوسەرگیری. بۆیە ئەم تەوەرەیە بۆ ئەوەیە کە گەنج هاندانی گەنج بێ بۆ زەواج و بزانێت چۆن زەواج دەکات، چۆن ژیانێکی بەختەوەر بۆ خۆی دابین دەکات. دیارە بەداخەوە هۆکارەکەش بەوە دەگەڕێتەوە کە خەڵک ناوێرە زەواج بکات و کەسانێکیش پەشیمان لەبەر ئەوەی هەر لە سەرەتاوە کۆمەڵێک شت هەبوو پێویست بوو بیان کات و ئەوانە بیریان لێ بکاتەوە پێشەوەی زەواج بکات، بۆ ئەوەی تووشی ئەوە نەبێت کە بیر لە پەشیمان بوونەوە بکاتەوە، بیر لەوە بکاتەوە خۆزگە بۆی گەڕابەوە بۆ ڕابردوو. بەڵێ زۆری زەواج تەلاق دەبینین لەم ڕۆژگارەدا، تەلاقێکی زۆر هەیە. یعنی وای کردو هەر تەلاقێک کە خەڵک هەستی پێ دەکات لەو لاوە گەنجێک ترسێکی لێ ئەنیشێت. وای لێ دێ دایک و باوکێکە ترسێ جارێک کە ناوێرە کچەکەی بەشوو بدات، ناوێرە ژن بۆ کوڕەکەی بێنێت. یعنی بەداخەوە بەشێک لە دایکان و باوکان ئێستا لە کوڕ و کچەکانی خۆیان ڕنابینن کە بیان خەنە ژیانی هاوسەرگیریەوە. زۆر بەداخەوە ڕۆژگارێکە کە بەراوردی کەین بە ڕابردوو دایک و باوک ئەرکەکەی تا ئەو کاتە بوو کوڕەکەی یان کچەکەی دادەمەزران و زەواجی دەکرد. دوای ئەوە حەساوە کێشەی نەبوو. ئێستا بەداخەوە دایک و باوک دوای زەواج ئەرکیان زۆر قورسترا. دوای ئەوەی کە کوڕەکەی دامەزراوە، ژنی بۆ هێناوە، کچەکەی شووی کردووە، زۆر ئەرکی قورسترە. بۆ چونکە کوڕان و کچان گەنجانی ئێستا ناتوانن باری قورسی ژیانی هاوسەرگیری هەڵگرن و هەمویان بە میثالی و بە نمونەیی ڕوانیوانە ژیانی هاوسەرگیری ئامادەنین تەحملی ناڕەحەتیەکانی بکەن و خۆیان بوونێکی سەرچاوی کۆمەڵێک کێشە. بۆیە بەڕاستی دایک و باوک ئێساش لە دوای زەواجی کوڕ و کچەکەشی هەر لە خەم و خەفەتیدا زۆر کەسەیە دەڵە خۆزگا مناڵەکانم هەر بچووک بان و ئەو کاتە زۆر ژیانم خۆشتر بوو. بەڵێ خۆشەویستان، دیارە ئەمەم نەسیحەتێکە بەتایبەت بۆ گەنجان و بۆ گشت مسلمانانیشە کە سوودی لێوەربگرن، چونکە ئێمە ئەوەی کە گوێ لە من دەگرێ یان خۆی گەنجە یان دایک و باوکێکە و کوڕ و کچەکەی گەنج بووە و دەکەوێتە قۆناغی هاوسەرگیریەوە. کەواتە ئەگەر گەنجی گوێ بگرە بزانە چۆن ژیانت بەختەوەرە بێت، و ئەگەر دایک و باوکیشی بیر بکەوە بەوە نابێت کچەکەت بدەیتە کوڕێکی زۆر دەوڵەمەند وا بزانی بەوە بەختەوەر دەبێت. و بە هەمان شێوە وانەزانید ئەگەر کوڕەکەت کچێکی زۆر جوانی بۆ بێنی ئەو ژیانیان زۆر خۆش دەبێت. بۆیە پێویستە باوک و دایکیش بیر لەوە بکاتەوە کە بەختەوەریەکانی ژیانی خێزانی بۆ کوڕ و کچەکانیان پێویستە کۆمەڵێک هەنگاو پێش زەواج ببرێتە بەر. یەک لەوانە کە گرنگە هەموو کەسێک بیری لە بکاتەوە پێش زەواج، ئەویش بریتە لە دیاریکردنی ئامانجت لە زەواجدا. حدد هەدەفەکە منە زەواج. پێش ئەوەی کە زەواج بکەی ئەی گەنج بیرکەوە جارێ دیاریکارێت تۆ بۆ زەواج دەکەیت، بۆ دەتەوێت بچیتە ژیانی هاوسەرگیریەوە. چونکە خەڵکانێکی زۆر هەیە ئامانجەکەی دیاری نەکردووە لە زەواجە،
یاخود ئامانجێکی زۆر لاوەچی لە ژیانە بۆتە هۆکاری زەواجی ئەو ئامانجەش کە هاتە دی ناتوانێت درێژە بە ژیانی هاوسەرگیری بدا دوای ئەوە دوای جیابێتەوە ئامانجەکەی دێتە دی ماوەیەکی کەمە کۆتایی پێدێت و بۆیە دوای ئەوە بیر لە جیابوونەوە دەکەنەوە بۆیە خەڵکانێکەیە لە مەسلەی زەواجە ئامانجی بەس ئەوەیە کە شەهوەتێک و ئارەزوویەکی هەیە ئەم ئارەزووی خۆی تێر بکات و زەواج لەبەر ئەوە ئەکات کەسانێکەیە کە زەواج دەکا ئامانستیدا ئەوەیە کە بڵێت من زوڕیەتم با هەبێت و فەخر بکا لێرە بەدووا کە خێزاندارە و مناڵی هەیە و باوکە و ذوڕیەتی هەیە کەسانی وا هەیە بۆیە زەواج دەکات دەڵێت بۆ ئەوەی کە بتوانم لێرە بەدووا بتوانم کەسایەتی خۆم و توانا و دەسەڵاتی خۆم بەسەر کەسێکدا جێبەجێکەم خوشکەکەم بە قسەی نەکردم وەکو پێویست براکەم بە قسەی نەکردم نەشم دەتوانی لەگەڵ دایک و باوکم زۆر تون و تیژی بکەم ئێستا باژیانی خۆم پێک بێنم بۆی ئافرەتەکەم خێزانەکەم کە لێرە بەدووا لەژێر سەیتەری مندا بە ئارەزوی خۆم چیم ویست ئەوە ئەوەی پێ بکەم فەرمانی پێ بکەم مناڵەکانم ئەوان پێ بکەم واتە دەیەوێت فەرزی باوک سالاری خۆی بکات و تام و چێش بەس لەوە دەبینێت کەسانێکیش هەیە کە زەواج دەکات بەس بۆ ئەوە دەیکات کە دەڵێ بۆ ئەوەی کە دامێنم پاک بێت تووشی تاوان نەبم و یاخود بۆ ئەوە بێ کە زەواج زوڕیەتی موسڵمان زیاد بێت ئەمە کۆمەڵێک ئامانجن ئامان هەیە ئامانجی لە زەواجدا بۆ ئەوەیە کە دەڵێت وەڵڵاهی هەر مۆزوعەکە هەر وەکو عادەتی لێهاتووە باوکو دایک و کەسوکاری ئێمەش هەمووی زەواجیان کردو ئێمەش دێ بیکەین وە کەسانێکیش هەیە دەڵێت نەخێر زەواج مەسئولیەتێکی زۆر گەورەیە فەرمانێکی خوایە سنەتێکی ئیسلامە جێبەجێ دێ بکەم بۆ ئەوەی کە هەم داوێن پاک بم هەم بتوانم بەختەوەریەک بۆ خۆم و بۆ هاوسەرەکەم بێنمەدی بتوانم لەگەڵ کەسێکی تر بتوانین گرنگی بە یەکتری بدەین زەواج وەکو خوای تەعالی لە ئایەتە پیرۆزەکەی سورة روم دا باسي كردو فرموا من آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة إن في ذلك لآيات لقوم يتفكرون زواج بو أمسي حكمتي خوشويستان إنساني جنجي مسلمان دبي بو أم هدفان الزواج كات تو هرچندا خوشكو برا كانت خزمو كسوكارا كانت تويان خوش بيت لواني نتوانن أو اهتمام زۆرەی کە پێویستە بە تۆ بدرێ ناتوانن پێت بدەن چونکە ئەوانش التزاماتی تریان هەیە تۆ کەسێک لەگەڵ دەیکەیتە شەریکی ژیانی خۆت ژیانی لەگەڵ پێک دەهێنیت و شەڕە دەکەیتە شەریکی ژیانی خۆت بۆ ئەوەی کەسێک بێ کە لە هەموو کەس زیاتر گرنگی بە یەکتری بدەن یەکتریتان خۆش بێت و ئارامی بۆ یەکتری بهێنن و کاتێک سیری یەکتری دەکەن هەز بە گەشانەوە و ئاسوودەیی یەکتری بکەن و بۆ ئەوە بێ کە بەزەییتان بە یەکتریا بێتەوە ئەوەندەی کە ژن و مرد بەزەییان بە یەکتریایەتەوە هیچ کاتێک برا و برا ئەوەی نییە خوشک و برا ئەوەی نییە و ژن و مرد دایک و باوک بەڵێ لە هەموو کەس بەڕەحمترن بەڵام ئەوەی کە خێزانەکەی خۆت بۆی دەکرێت بۆ تۆ بیکا بەزەیی بە تۆدایەتەوە بە عەمەلیش دەیسەلمێنە کە بەزەیی بە تۆیایەتەوە دایک و باوکەکەشت بۆیان ناڕەخسێ بۆ چکە لە تا کاتێک دەتوانن کە گەنجن کە پیر بوون ئەوان کە دەتوانن تۆ احتیمام بە ژیانی تۆ بدەن بۆیە خۆشەویستان گرنگە گەنج هەر لە سەرەتاوە ئەوە تێبگات زەواج مەکە کاتێک کە تۆ بیر لەوە ناکەیتەوە دەبێت کەسێک دەخەیتە ژیانی خۆتەوە کە ئەم کەسە دەبێت ئایا لە لای تۆ ئارام دەبێت ئایا لە توانای تۆدا کە قوربانی لە پێناوە بدەیت و ژیانێکی خۆش لەوەی کە لە ماڵی باوکی خۆی هەیە زیاتر ئامادەی ئەم ژیانە خۆشەی بۆ دابین بکەیت ئامادەی قوربانی لە پێناوە بدەیت لە خۆشویستنی لە خزمەتکردنی لە بەزەیی پێهاتنەوەی لە پشتیوانیکردنی لە ڕێنوێنیکردنی لە ڕێگرتنی لەوەی کە تووشی هەڵە بێت لە دیفاع لێکردنی کۆمەڵێک شتن ئەوانە هەموو گرنگە پێویستە گەنج بیری لێ بکاتەوە کاتێک زەواج دەکات ئەگەر مەبەستی تۆ لە زەواجەکەدا تەنها بریتی بێت لە تێرکردنی حەز و ئارەزوەکانت بەخوا ئەم حەز و ئارەزوە ماوەیە کە ئەڕوات و لێرە بەدوا کۆمەڵێک سیفاتی تر دێتە پێشەوە تااقەتت نامێنێ کە خزمەتی هاوسەرەکەت بکەیت جا چ مەبەستم ئافرەتەکەیان پیاوەکە بێت بۆیە زۆر گرنگە کەس کاتێک کە شوو دەکات بیر لەوە بکاتەوە ئایا بیر لەوە کردوێتەوە ئەی کەس کاتێک کە زەواج دەکەیت لێرە بەدووە ئەم پیاوەی کە تۆ شووی پێ دەکەیت
لە تۆ زیاتر هەموو ئافرەتی دنیا لێ حرامە. ئایا لە خۆت ڕادەبینیت و بڕیارت داوە پێش زەواز ئەو کەسەی کە زەواجی لەگەڵا ئەکەی بتوانیت وا بکەی ئاسوودەیەک بۆ ئەم پیاوەی خۆت بێنیت، ژیانی خۆش بێت، کاتێک هەرچەندە دەچێتە دەرەوە بۆ ئیش و کار و کەسابەت ماندووە، ئارەقەی ڕشتووە، کە دێتەوە ماڵەوە لە لای تۆ ئاسوودە بێت، ئارام بێت، دڵی خۆشکەیت. زۆر گرنگە کاتێک ناتوانانی ئەوە بکەیت، وا بزانی بەس خۆشەویستیە کەسێکت خۆش دەوێت لەبەرەوەی کۆمەڵێک سیفەتی جوانی تێدایە. بەداخەوە چونکە گەنج ئەمڕۆ کێشەیەکی گەورەی گەنجەوەی ئەمڕۆ لە ڕێگەی وتە بریقەدارەکانی ناو فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکان زەواجی لا شیرن و خۆشە. وای لێ هاتوو قسەی زۆر جوان هەیە. باوەڕ بکەن ئینسانی وا هەیە بەس بۆیە حەزی لە هاوسەرگیریە، کۆمەڵێک گۆرانی زۆر سەرنجڕاشێشی لەلایە، کۆپلەی گۆرانی زۆر سەرنجڕاشێشی لە بۆ دوای هاوسەرگیری زۆر جوانە بینێرێت، بڵێ بێوەفا بوویت، دڵسۆز بووی، بەختەوەر بوویت، بایەخم پێ دەدەیت، بیرم کردی، بیرت کردم. والحاصل کۆمەڵێک شتە فعلەن ئەم قسانە تەنها قسەی ڕازاوەیە، قسەی ڕازاوەی ناو فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئەجینا بە ژیانی ڕاستەقینە ئامادە نییە. لەوانەیە بەداخەوە هەندێک لە کسان و کوڕانی ئێمە گەنجەکانمان باوەڕ بکەن وای لێ هاتووە یعنی لە ژیانێکی زۆر خەیاڵا دەژی، بەهۆی دراماکان و بەهۆی ئەم هەموو مسلسلات و ئەفلامەی کە دەیبینێت کە باسی عشق و غەراماتی تێدا گەنجێکی زۆر هەیە، زۆر بە سەیر و نمونەی سەیری ژیانی هاوسەرگیری دەکات و لە فلیمەکانەوە سەیری هاوسەرگیری دەکات کە دەبینێت کوڕێک و کچێک چەند گرنگی بە یەکتری دەدەن، یەکتریان خۆش دەوێت، نازانێت شتێکی زۆر لاوەچێ لە ژیانەمە، شتێکی خەیاڵیە. ئەجینا لەوانەیە هەر ئەم کوڕ و کچەی کە ئەوە بە جوانی خۆیان نیشان دەدەن لە فلیمێکە، لەوانەیە هەر یەکێکیان چەند جارێک فەشەلی کرد بێ لە ژیانی هاوسەرگیری خۆیان. ئافرەتێک بێ لەگەڵ ڕێزم بۆ هەموو کەسێکی باش، لەوانەیە خۆی زۆر جوان نیشاندا، بەڵام کە دیتە سەر واقعی ژیانی خۆی لەوانەیە شووی دووەم و سێمی بێت، یاخود شووی کردووە و تەلاق دراوە و ئێستا ئامادەنی هەر زەواج بکاتەوە، یان کوڕێکە چەند جارێک لەوانەیە زەواجی کرد بێت و یاخود دەستی ئافرەتی بڕی بێت و عیلاقەی لەگەڵ بوو بێت و دوایش وتوێتی من تۆم ناوێت و ناتوانم زەواجی لەگەڵا بکەم. بۆیە زۆر گرنگە گەنج هەر لە سەرەتاوە بیر لەوە بکاتەوە، باوکو دایک ئەمە بە کوڕەکەی بڵێت، بە کچەکەی بڵێت کوڕی شیرینم، کچی شیرینم، کە زەواج دەکەی بۆ ئەو مۆزوعە دەکەیتەوە، ئاگادار بە کە لە خۆت ڕانابینیت کە ناتوانی ئەوە بکەیت، بزانێت دڵنیا بە فەشەل دەێنیت، دڵنیا بە فەشەل دەێنیت کاتێک کە تۆ زەواج دەکەیت و لە زەواجەکەتە تەنها چاوەڕێی بەرامبەر دەکەیت، بەرامبەرەکە چی بۆ تۆ بکات؟ ئایا تۆ توانی ئەوە بکەی بۆ بەرامبەرەکەی خۆت؟ بەڵێ ئینشاءالله درێژە بم باسە دەین، بەڵام بە پەیوەندی یەکەممان وەربگرین. با بفەرموێت. بەڵێ فەرموو. بەڵێ فەرموو. چێمان لەگەڵە با فەرمێت. دیارە پەیوەندەکەی پچڕاوە داوای لێبوردن دەکەین. خاڵی یەکەممان ئەوە بوو خۆشەویستان، یەکەم شت لەسەر گەنج پێویستە کاتێک کە دەیەوێت بچێتە ژیانی هاوسەرگیریەوە ئامانجی خۆی لە ژیانی هاوسەرگیری دیاری بکات، کە ئامانجەکەی تۆش ئاەتەکەی سوڕەتی ڕوومە کە خۆی تەعالا داوا لە تۆ دەکات کە هاوسەرگیری بۆ ئەم سێ مەبەستە بکەیت، لتەسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة. ئارامی، خۆشەویستی، بەزەیی. ئایا ئەم سێشتانە تۆ ئامادەیت ئاڵوگۆڕیکەیت؟ لەسەر دایک و باوک پێویستە کە کچەکەی خۆی لەسەر ئەوە پەروەردەکات کە تۆ ئێستا لای ئێمە ئەی کچی شیرینم، ئێمە هیچی شێک بە تۆ ناکەین، هەرچی بشی کەی قوبوڵمانە، بەڵام دڵنیا بە کاتێک کە دەچیتە ژیانی هاوسەرگیری و تایبەتی خۆتەوە ئەم هاوسەری تۆ ئەوشتانی لە تۆ دەوێت. دایک و باوکت نییە، بەداخەوە کچی وا هەیە، یعنی کاتێک دەچێتە ژیانی هاوسەرگیریشەوە بەراوردی مێردەکەی خۆی لەگەڵ باوکی دەکات. ئەی بۆ باوکمانە بوو، باوک باوکە، باوک ئامادەیە زۆر شت لە پێناوی تۆیە قوبوڵی کات، لێشی ڕازی نەبووە، بەڵام چی بکات؟ کچی بوویت و ناچارە قوبوڵی کات. بۆیە پێویستە دایک و باوک ئەمە لەگەڵ
کوڕەکەی بڵێ و لەگەڵ کچەکەی بڵێ پەیوەندی یەکەممان لەگەڵ با بفەرمێت. بەڵێ فەرموو. السلام عليكم مامستا. وعليكم السلام ورحمة الله وبركاته. مامستا فرمو. مامستا بسیارێکە هەی بفرمو. دایکا من نزیکەی 7 ساڵە. بەڵێ. 12 ساڵە ببوورە. چەند ساڵە؟ 12 ساڵە خۆی عەمەلیات کردو کە بچووکی نەبن. بەڵێ. ئایا دایکا منە گوناحبارە بچووکێت خۆشیێت هەی 5 بچووکێت هەی. بابی منیش یعنی لەسەر هەندێک ڕازی بوو کە بچووکێت یعنی کە بچووکی نەبن. دروستە بەڵێ دروستە خوشکی بەڕێزم. یعنی ئەگەر ئەم ئافرەتە توانای نەبێت کە مناڵی تر بەخێو بکات پەروەردەیان بکات یان باوکەکە توانای نەبێت خۆی تەعالا دەفەرمێ لا یوکەلیف الله نەفسا ئیلا وسعها. خۆی گەورە تەکلیف لە هیچ کەسێک ناکات ئیلا بە ئەندازەی توانای خۆی نەبێت. ئافرەتی وایە توانای هەیە ماشا ئەڵڵا ئافرەتی وا هەبووە لە ئافرەتانی ڕابردوومان تا 15 مناڵی بووە بە سەربەرزی مناڵەکانی خۆشی بەخێو کردووە. ئێستا ئافرەتان لاواز و ضعیف بوون توانایان نەماوەکە بەتایبەت ئافرەتێک کە نەخۆش بێت عوزری هەیە ئینشاءڵڵا دروستە. بەڵێ پەیوەندی ترمان لەگەڵ فەرموو. بەڵێ. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. مامۆستا دوو پرسیارم هەیە. بەڵێ. یەکەمیان دەربارەی خێزانە. مامۆستا ئەگەر پیاوێک لەگەڵ ماڵ و مناڵەکە باش نەبێت دایمە تووڕە بێت بەڵام کە چوە دەرەوە ڕووی خۆش بێت و یعنی بەس لەگەڵ خێزانەکە گرژومۆن و دایمە تووڕە بێت و شت بشکێنێت و مامۆستا ئەمە چارەسەری چییە؟ بەڵێ لەگەڵم بمێنەوە با پرسیارێک لێت بەڕێزت بکەم. یعنی پیاوێک لە دەرەوە زۆر ڕووخۆشە قسەی خۆشی بۆ خەڵکەیە لەگەڵ خەڵک تەعاملی خۆشە بەڵام لەناو خێزانەکەی خۆیان وان نییە مەبەستت ئەوەیە نییە تۆ خۆشکەکەم بیر لەوە بکەوە ئەگەر هاوسەرەکەی تۆیە یان خزمێکتە بەو شێوەیە با خێرا پرسیار شەیتان دایم وامان لێ دەکات پەنا بۆ ئەوە بەرین کە ئەمە سحری لێکراوە ئەمە ژیانی تێکسۆ دەنا من هیچ عیبم نییە. ئافرەتی وایە وەکو لە بەرنامەکانی تریشا باسم کرد ئافرەتی وایە دەڵە بەخوا من بەس نێوچاوانەکەم سیانزەیە دەنا هیچ کێشەیەکم نییە. یعنی بیر لەوە ناکاتەوە بڵێ باشە ئەم هاوسەری من بۆچی لەگەڵ من لە ماڵەوە خراپە تووڕە و عەبوسە بۆ لە دەرەوە وانە دیارە لە دەرەوە قسەی ناخۆشیان نییە. یعنی بۆیە پێش ئەوەی کە بیر لەوە بکرێتەوە کە ئایا سحر کراوە جادو کراوە لە یان شتێکی ترە بیر لەوە بکەوە بزانە خۆمان سەبەب نین لەوەیە. من هەز دەکەم ینی دائیم وما قسەی من بووە من هەز دەکەم 180 ئەم کێشانە حاڵەتانەی کە لە بینی ژن و مێردا هەیە هۆکارەکەی ڕفتاری یەکێک لە هاوسەرەکانە بەرامبەر ئەوی تر بۆیە ڕووی لەگەڵی خۆش نییە. بۆیە تکام وایە کە ینی هەموو خوشک و برایەک گوێ بگرێت لەوە تکایە بیر لەوە بکەوە مەڵی سحرم لێکراوە مەڵی بۆ فلانە کەس ئافرەتان بەتایبەت بەداخەوە بیر لەوە دەکەنەوە لە باشە ئەی بۆ فلانە ئافرەتە بە ئەندازەی منیش باش نییە بۆ مێردەکەی لەگەڵی باشە. کاکە ئەمە نابێتە خوشکی بەڕێزم ئەمە نابێتە قیاس و پێوەر. بیرکەوە بزانە تۆ چی دەکەیت بەخوا بینی ژن و مرد تەنها ژن و مرد خۆی تێ دەکات و ئەوەی کە لە ژیانی هاوسەرگیریدا ئەو تێگات گەنجێک تێی ناگات ئللا ئەو تێگات جاری وایە نەزرەیەک ڕوخسارێک کە ئافرەتەکە بەرامبەر پیاوەکە دێنوێنێ پیاوەکە بە سەعاتێک لە فکری دەرناچێت و هەڵسوگەوتی ناشیرندەیە بەرامبەری ناتوانێت ڕووی خۆشی بداتێ و بە هەمان شێوە پێچەوانەکەشی. بۆیە ئەگەر تاوانەکە لە ئافرەتەکە خۆی نەبێت ئافرەتی وایە زۆر ڕەخنەگرە زۆر مناقەشەی زۆرە لەگەڵ هاوسەرەکەی خۆی زۆر لێکۆڵینەوەی لەگەڵ دەکات پرسیاری زۆری لێ دەکات مناقەشەی زۆری لەگەڵ هەیە داواکاری زۆری هەیە ئێم پیاوە ناتوانێت پیاوە چی بکات کە هاتەوە ماڵەوە هەر لە دەرەوە خۆی زانێ ئێستا کە دێتەوە ئەو نەخۆشەکە لە دەرەوەیە. ینی بۆیە تکام وایە خوشکانمان بەگشتی کچانمان بەگشتی بیر لەوە بکەوە یعنی بۆ سەبەب خەڵکێکی بێگانە بتوانێت هاوسەرەکەی تۆ دڵخۆش کات بەڵام تۆ ناتوانیت بۆیە بیر لەوە با بکەینەوە. ینی هەتا پیاوانیش بە هەمان شێوە
پیاوانیش بە هەمان شێوە بەڵام دائیم ینی ئارامی و بەختەوەری و کلیلی بەختەوەری خێزان بەخوا لە لای ئافرەتە لە ماڵەوە ئەمە دەرەوە نییە دەرەوە پیاویش دەکات کە هاتەوە ماڵەوە بە ئافرەت خۆش دەبێت و بە ئافرەتی شتێک دەچێت بۆیە ئەگەر ئەویان نەبوو بەو کاتە دەکرێت بیر لەوە بکەیتەوە بزانێ ئافرەتە ئەم پیاوارێ حاڵەتێکی دەرونی نییە کێشەیەکی نەخۆشیێکی دەرونی نییە حاڵەتێکی ترە ئەگەر ئەم خوشکە لەگەڵم ما بێت ئەوە دەتوانێت پرسیاری دووەم کە ئاجینە داوای لە بردننی لێ دەکەین کە دوو پرسیاری هەبوو پرسیارێکمان لی وەرگرت خوا پاداشتی باتەوە پەیوەندی ترمان لەگەڵە فەرموو خوا لێت ڕازی بێ خوشکەکەم بەڵێ بفەرموو بەڵێ فەرموو من دایکی محەممەدم لە قەندیلەوە تەلەفۆن دەکەم دایکی محەممەد لە قەندیلەوە ڕێز و سڵاومان هەیە وەڵی ماوەستاگیان نازام ئەو دوو ساڵە دڵم زۆر تون دەبی یەحنی هەند سەیرم نازام بۆ ئەمە زەواجت کردووە؟ بەڵێ چەند بەم جوانە مناڵتان بووە؟ وەڵی دوو ساڵە مناڵمان نەبوو یعنی دوای مناڵەکەت ئەم حاڵەتە توش بوو؟ بەڵێ خوشکە بەڕێزەکەم ینی زۆرێک لە ئافرەتان دوای مناڵ بوون بەهۆی هۆکاری ئەم ینی هۆکارێکی جستەیی خۆیان و هۆرمۆناتیان کە تێگەچێت حاڵەتێکی دەرونیان بۆ دروست دەبێت بۆیە بەوە چارەسەر دەبێت کە زۆر زیکر و یادی خوا بکەیت زۆر ماندوو ئەم ئافرەتە دوای ئەوەی کە مەسەرەن لە کاتی حەملە لە دوای ئەوەی کە مناڵەکەی بێ شەو نخوونی زۆری لەگەڵاکات زۆر بێزار دەبێت زۆر هیلاکە ئەرچی زۆر قرسە بۆیە تووشی حاڵەتێکی دەرونی دەبێت کە زۆر بێزارە لە ژیانی خۆی بەچی چارەسەر دەبێت بەوەی کە زیکر و یادی خوا زۆر بکەی ئینشاءڵڵا گوێ لە قورئان زۆر بگرە و چاوەڕێی ئەجر و پاداشتی زۆر بکە لەسەر ئەم مادووبوونی کە لەسەر مناڵەکانت ئەیچێژیت بەسەری دەبێت ینی بەوە چارەسەر دەبێت بەڵێ دایک زۆر ماندووە دایک زۆر ناڕەحەتە وای لێ هاتووە بەهۆی خزمەت شەو نخوونی زۆر ئافرەتی وا هەبووە ئەوەنەی کە شەو لە خەو هەڵەستێت وای لێ هاتووە تووشی حاڵەتێکی دەرونی زۆر خراپ بووە بێزارە زۆر تحملی ناکە و تازە بۆشینە بە تایبەتی کچان کاتێک کە دەکەونە ژیانی هاوسەرگیری و سەرەتای ژیانیانە فێری ئەوە نەبوون دایکی قەت بیری لە دایکی نەکردوێتەوە کە ئەمە 4-5 مناڵ بەخێ و کات و ئەوا شەو نخوونی لەگەڵیان کردووە خۆی یەکەم مناڵە دەکەوێتە ژیانی هاوسەرگیری دوای هاوسەرگیری مناڵی ئەبێت حەز دەکات دەبێت شەو لە خۆ هەڵسێت ژیانی خەوی لێ تێکچوو ژیانی خەوی گەنجێتەکەی نەماوە کە تا سەعات 9 لە خەو هەڵناسا کەس پێی نەیەگوت لە شوێت ئێستا شەوانە چەندین جار دەبێت هەڵسێتەوە ماندووە ئەمە وای لێ دەکات کە زۆرێکی یعنی بەهۆی حاڵەتی مناڵبوونەوە تووشی ئەم قەلەقی و دڵە ڕاوکەیە دەبێت باری دەرونی تێگەچێت بە زیکر و یادی خوا ئینشاءڵڵا چارەسەر دەبێت بە چاوەڕێکردنی ئەجر و پاداش لەسەر ئەوە و ئەعوذ بالله من الشیطان الرجیم زۆر بکە کە شەیطان دەیەوێت لات قورسکا زۆر وا لێ بکە کە ئەم ژیانە زۆر قورسە زۆر سەختە دایم سوورەتی ناس زۆر بخوێنن ئینشاءڵڵا سوودی دەبێت فەرموو پەیوەندیشترمان لەگەڵە فەرموو ئەلو بەڵێ فەرموو سلام علیکم وعلیکم السلام ورحمة الله باشی خوشکە بەڕێزەکەم خوا لێت ڕازی بێت زۆر سپاس دەکەم مامەساگیان بێزم پرسیارێکمان هەبوو بەڵێ فەرموو مامەساگیان وەڵایی خەسم لەلایە نێژ ناکە خەسووت بەڵێ لەلایە چەند ساڵە دەست قاچی ژانەکە شەو ڕۆژ حەفاظی پێ بکەن خەڵکیش ئەڵێ تۆ گوناحباری ئەوێ بە زۆر نێژەکانی پێ بکەی من ئایا گوناحبارە بم سەیری کە خوشکەکەم پێشتر نوێژ خوێن بۆ نییەم خەسووت والله نێژکە بە بەز نێژەکانی باش نییە نازانم ئەلحەمدوو نازانێت تا ئێستا جوان نێژەکانی ناکە ئەی چۆن تا ئێستا نەیکردووە والله نازانم مامەساگیان 73 ساڵی نەوەڵا نێژی تەمەنی چەندە والله 73 ساڵە بێ ئەمە چی بووە مۆزەف بووە پێشتر ببوورە خوشکەکەم ینی ژنی ماڵەوە یان چۆن بووە مەفرەتە بەڕێزە ژنی ماڵەوە بووە هەر لە دەستی دەربوونێتە بەخواتەنانە فاتحەی فاتحە باشی نازانم خوای گەورە هیدایەتی ئێمە و ئەویش بدای ئینشاءڵڵا ئاخیری خێرکە ئینشاءڵڵا ئاخیری خێرکە خوشکە بەڕێزەکەم لەسەر تۆ واجب نییە لەسەر تۆ واجب نییە کە نوێژی پێ بکەیت یان بەهۆی ئەوەوە نه ئەمە زانی چۆنە دایم ئەو کەسانی کە ینی شەیتان لە زۆر ڕێوە بۆ ئینسان دێ بۆەوەی کە خێرەکانی
پێڕاگرێت تۆ ئێستا خێرێکی گەورە دەکەیت کە ئەم ئافرەتە بە تەمەنە خزمەت دەکەیت خوا پاداشت بداتەوە یەکەمیان خوا لە خۆت ڕازی دەکەیت کە ئافرەتێکی بە تەمەنە پێویستی بە تۆیە و دووەمیشیان مێردەکەی خۆت لە خۆت ڕازی دەکەیت مێردت کە زۆری پێخۆشەکە تۆ دایشی ئەو بەخێو دەکەیت کارێکی زۆر پیرۆز و مبارەکە بۆ دنیا و قیامەتی خۆت دەیکەیت لەوانەیە شەیتان بە شێوەیەک لە شێوەکان بۆت بڕازێنێتەوە ئەنجا لە ڕێگەی قسەی خەڵکەوە بێ چۆن بێکە بڵێت چۆ تۆ خزمەتی ئەو کەسە دەکەیت کە نوێژ ناکە ئەوە بۆ ئەوەی لەم خێرا دەستت پێڵگرێت لەسەر ئیشی خۆت بەردەوام بە ئینشاءڵڵا خزمەتی زیاتری بکە ئەوەندە خۆت شیرین کە لە لای بەهۆی خزمەتکردنەکەەوە بەشک و خوای تەعالا بە سەبەبی تۆ وا بکات کە ئەم ئافرەتە لە ئاخیری عمریدا نوێژ بکات ڕۆژووی ئەگە پێ بگرێت ڕۆژوو بگرێت ئیمانێکی پتەوتری هەبێت دەزانی ئەو بۆ تۆ چەنە ڕەزامەندی خوا وبيغمبر صلى الله عليه وسلم دفرمي لئن يهدي الله بك رجلا واحدا خير لك من الدنيا وما فيها يكس للرقيت أخوي تعالى هداياتي بدا بوتو باشترا للدنيا ولو كتش هداياتي بويا تصوري أجر بعداشتي زوربك جوبم كسانة مدك واللي كان كوازد خزمتي بيني تو ياخذ لمالكي خد دريكيت خالد رازي بيت بيونديشتر مالك الله فرمو السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. والله ما صيان من تياركم هو بفرمو ما صيان من تتوصل زاد كذا بله دون دارشم هي بله اخواته من يندرشكات بس يعني تقريبا 2 صالة تفيد دلتون بون ونظام يعني دائم دمي بقيم يعني دائم دمي الذي كتولكم دائم دمي كسم لك النبي كسم مزان لك يعني كحسابكم أو كسيلكم بمراز بيقولم خوش كبرزكم استا پیش توش باسم کرد شیطان له هموش تێک زیاتر کە پێی خۆشە ئینسان لە خشتەبەرێ بریتە لەوەی کە ژیانی هاوسەرگیری هەڵوەشێنێت بۆیە تۆ بزانە ئەمە هەمووی لە شەیطانەوەیە وان لێ دەکات کە ئەسڵەن ئەم ژیانی تۆ تێیدایت ئەوەندە بە قورس بیگری بڵێ مردن بۆ من باشترە تۆ بیر لەوە ناکەیتەوە بە سەدان و بە هەزاران ئافرەتەیە تەمەنای ئەوە دەکات کە ئەویش بکەوێتە ژیانی هاوسەرگیریەوە دەستی ناکەوێت بەڵام شەیطان وا لێ دەکات کە تۆ و من و هەموو ئەم ژن و پیاوانی کە کەوتونە ژیانی هاوسەرگیریەوە وان لێ دەکات کە ئەم ژیانی کە ئێستا تێیدان بە عەزابی بزانن بە دەردەسەریشی زۆری بزانن بڵێمە کەی ژیانە بۆ ئەمان لە خۆمان کرد خوشکە بەڕێزەکەم سوپاسی خوا بکە لەسەرەوەی کە زەواجت کردووە سوپاسی خوا لەسەر ئەوە بکە کە سەدان خێزان هەیە ئامادەیە بە سەدان دەفتەر دەدا کە هەیبێت بۆ ئەوی خوا یەک مناڵی پێبەخشێ تۆ خوای تەعالە 2 مناڵی چاوگەشتی پێبەخشیوی زەواجت کردووە بۆیە دەبێت زاڵبی بەسەر ئەوەیە کە شەیطان نایڵێ ئینسان بحەسێتەوە وەسواسە وەسواس دائیم یعنی ئەعوذ بالله من الشیطان الرجیم زۆر بکە قەدری ئەم نیعمەتە بزانە کە خوا بەسەر تۆ یا ڕشتۆ بۆی کە زەواجت کردووە کە ژیانی خێزانی تێ مناڵت هەیە لە تاوان دوورکەوتویتەوە بۆیە یعنی دەبێت زۆر سوپاسگوزاری خوابی ئەوەی کە تێیدای بە نیعمەتی بزانیت ئەگەر بە نیعمەتی نەزانی وا نەزانی نیعمەتێکی زۆر گەورەی و خەڵکی تر نیەتی ئەوان دەبێت شەیطان وا لێ دەکات کە تۆ ژیانەکەت زۆر سەختە بەداخەوە ئەمڕۆ یعنی بە تایبەت ئافرەتان بەشێکی زۆریان ئەوە پەشیمانن یاخود دڵیان زۆر توندە یان زۆری شەکوای حاڵی خۆی دەکات من ئێستا وەکو لەوانەیە زۆربەی مامۆستایانی شەر وەکو من بن یعنی ئەوانەی کە دێن بۆ شەکوای حاڵی ژیانی خۆیان دەکەن ئەگەر 100 کەس بێت بۆ لای من و پرسی بە من کرد بێت بەلانی کەمەوە 80 ئافرەتە تەلەفۆن بۆم بکات 20 پیاوە بڵێ ژیانم زۆر ناخۆشە خۆگەر ژیانی ئافرەتەکە ناخۆش بێ پیاوەکەش ناخۆشە بەڵام پیاو تەحمولی دەکات پیاو بیر دەکاتەوە باچی ژیان هەر ئەوەیە بۆیە ئافرەتان خۆیان بۆ ناژیرێت شەیطان بۆیان دەڕازێنێتەوە کە ژیانەکەتان زۆر ناخۆشە وایان لێ دەکات کە ئەوان ئەگەر چارەسەری خۆیان نەکەن ژیانەکەیان زۆر ناخۆشە لە کاتێکدا واش نییە بیرکەوە تۆ زۆر ژیانت خۆشە والله إنسان دەبێت ئەگە بیەوە بەختەوەر بێت وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم نصيحتي کردوون فەرموویەتی لا يموتن أحدكم إلا وهو يحسن الظن بربه هیچێکێک لە ئێوە نەمرێت واتە لە ژیانیدا دەبێت بەردەوام گومانی باش بەخوای خۆی بێت ئەمما ئافرەتێک کە تا ئێستا زەواجی نەکردووە لە هەر تەمەنێکە بەڵێ ئاواتی ئەوەیە کە زەواج کات بەڵام دەبێت بژڵێت ئەی خوای تەعالە من مطلب و ئاواتمەوە بوو کە زەواج کەم بەڵام داوای تۆ اختیاری تۆ ئەوەیە کە زەواجم نەکردووە دڵنیام ئەوەی تۆ باشترە بڕیارەکەی تۆ باشترە بۆ من ئەم ئافرەتەی کە زەواجی کردو ئەم کوڕی کە زەواجی کردو ژیانی ناخۆشە دەبێت دایم وا بیر کاتەوە بڵێ خوای تەعالە من ویستم وانە بێت من زەواجم بۆیە کرد
بۆ ئەوەی کە بحەسێمەوە ژیانم خۆش بێت ئێستا کەوا ناخۆشە ئەمە اختیاری تۆیە تۆ ئەمە قەدەری تۆیەوە دڵنیام ئەویان دیارە بۆ من باشترە لەوەی کە خۆم هەڵەمە بژات کە بەو شێوەیە بیرکەینەوە واللهی ژیانی هەمومان خۆش دەبێت قەت هیچ ناڕەحەتیەک لە لای تۆ قورس نابێت هەر کێشەیەکە تەبێت لە لای تۆ زۆر ئاسان دەبێت چونکە بیر دەکەیتەوە تۆ ئەجر و پاداشتی لەسەر وەردەگری لەسەر ناڕەحەتیەکەت و دیارە بەڵایشتری لەسەر لا بردووی دیارە ئەوە بۆ تۆ خێرترە بەڵێ پێوەدیشترمان لەگەڵە فەرموو. عليكم. وعليكم السلام ورحمة الله. مامۆستا خالتان ڕازی بێ خوشکەکەم. وەڵام مامۆستا هین پرسیارێ زۆر تووڕە ئەوم یعنی ڕۆژانە زۆر تووڕاوم بۆ نێزگەی 6 ساڵی شوم کردووە یعنی قەرزارێ زۆر نیو ئاوە جاروبار زۆر تووڕە ئەوم و یعنی هەبیر لەوانە ئەەکەم و لەچی بیر لە چی ئەەکەیتەوە یعنی بیر لەو قەرزارێ لە ئەەکەمەوە و یعنی قەرزاری چیت قەرزاری چی وەڵا قەرزاری ئاوە قەرزاری زۆر قەرزاری ینی بۆچی قەرزار بوون ینی ماڵی ژیانی دنیا قەرزاریت بەڵێ خانی خۆتان هەیە نەوەڵا مامۆستا ئی قەرزاری چی بوون ینی ناژی هاوسەرەکە چی شێگەکات وەڵا کەسابەتیەکە پشت نییە ئیشی چۆنە ینی خۆی کرێکاریەکان ئیشی تری هەیە ئیشەکە بەس بەڵام ئیشەکە یعنی ناتوانین حتا قرزەکەیشی پێ بکەین جار وهەیە ئەڕاتە زەرەڕاتە شتێکاتر ڕاستی تووڕەبوونەکەم زۆرین ئەوەیە جا تووڕە بیت زیاتر ژیانی هاوسەرەکەشت تێگە دەی خوشکە بەڕێزەکەم نابێ وابێ ئەسڵەن تۆ وا بکەیت ناڕازی مەبە لە قەدەری خوای تەعالە کە تۆی وا ژیانی ئێوەی تا ئێستا وا لێ کردووە بێ ئومێد مەبە لەوەی وا بزانی هەروە قەرزارە بێنیتەوە خوای تەعالە وەک ئەم ئاەتە زۆر بخوێنەوە زۆر دڵت پێی خۆش دەبێت تێبگە خوای تەعالە دەفەرمێ قل اللهم مالك الملك تؤتي الملك من تشاء وتنزع الملك ممن تشاء وتعز من تشاء وتذل من تشاء بيدك الخير إنك على كل شيء قدير ئەم ئاەتە واللهی هەموو ئاسوودەی و ئارامیشی تێدا بۆ ئەو کەسێک کە قەرزارە بۆ ئەوەی کە کێشە و گرفتی هەیە ئەوەی کە نەبووە ئەوەی کە هەبووە ئەوەی کە کەوتۆتە شکستێکەوە تێبگەی کە هەموو لە هەست خوای تەعالەدا دیارە خوای تەعالە حکمەتێکی تێدا بە تووڕەبوون بە غەزەب ژیانی خۆشت تێک دەدەیت ناشکریشە ئەمەی تۆ دەیکەیت ناشکریشە وەسەر لە پیاوەکەی خۆشە دەشەوێنیت بگرە نابێت دەبێت پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێک کە سەحابەیەک دێ بۆ لای و پێی دەفەرمێ پێغەمبەری خوا ئەوصینی نەسیحەتم کە دەفەرمێ لا تەغضب چەند جارێک داوای لێ دەکات دەفەرمێ لا تەغضب تووڕە مەبە تووڕەبوون بەڕاستی هەموو دەرگاکانی خێر و باشەدا دەخات بۆیە تووڕەبوونی تۆ یەکەم ناڕازیبوونە بە قەدەری خوا ئەگەر بە زوبانی حاڵی جوانڵی و دووەمیشیان سەر لە شەواندنی هاوسەرەکەتی تێدایە زۆر زیکر بکە سوپاسی خوا بکە لە خوا بپارڕێەوە لە زیاتی تووڕەبوون لە خوا پارڕێەوە کە خوای گەورە دەرگای خێرتان لێ بکاتەوە و یەقینیشت هەبێ کە خوای تەعالا چۆن بە فەقیری تاقیتان دەکاتەوە ڕۆژێکیش دێ کە بە دەوڵەمەندی تاقیت دەکاتەوە من ئێستا بیرمە پیاوێک کە زەواجی کردبوو 20 ساڵ زیاتر دەبێت لە مۆبەر ژیانی لەگەڵ هاوسەرەکەی زۆر ناخۆش بوو بەهۆی فەقیریەوە کە ئێستا بەڕێزت باسی دەکەی قەرزاری بەڵام پیاوێکی ئیماندار بوو ئەم قسەی چەند جار بیرم لێ کردوێتەوە کە لەگەڵ هاوسەرەکەی دەیگوت واللهی ڕۆژێک دێت بە خێزانەکەی دەیگوت واللهی چۆن خوای تەعالا ئەوە بە فەقیری ئێمەی تاقی کردوێتەوە با لەم فەقیریە جارێ لەم تاقیکردنەوەیە دەرچین دڵنیا بە ڕۆژێکیش دێ کە خوای گەورە بە دەوڵەمەندیش تاقیمان دەکاتەوە بەڵام جارێک ئەم خۆناغی کە ئێستا تێیدان خوا تاقیمان دەکاتەوە کە فەقیریە با لەوە دەربچین نەک بڵێن نەوەڵا ئیمتیحانی مەجارە دەستی پێ نەکردووە با دەوڵەمەند بین ئینجا تاقیکردنەوەکەمان دەست پێ دەکات نەخێر تاقیکردنەوە وەنەبلوکم بالشەڕ والخەیری فتنە خوای تەعالا دەفەرمێ بە شەڕ و بەخێر بە هەبوون و بە نەبوون بە خۆشی و بە ناخۆشی بۆ ئینسانی ئیماندار هەمووی تاقیکردنەوەیە بۆیە بۆ شێوەیە بڕوانە ئەی خوشکی بەڕێزم ئەی مسلمانان کاتێک لە ناڕەحەتی دای مەڵێت دەی بەشکۆم لەسەر لاچێت و ئینجا خوا بە خۆشی تاقی بکاتەوە والله بە ناخۆشیش دەوێ بزانانی جارە بە ناخۆشیەکەی لە تاقیکردنەوە دای لەوە دەرچوو ئینشاء الله خوای تەعالا دەرگای خێری زۆر دەرگاکانی خوا زۆرە خوای گەورە دەرگای خێر لێ بکاتەوە قەرزشتان لەسەر لەسەر باقی مسلمانان بەڵێ پەیوەندی ترمان لەگەڵە فەرموو ئەلو بەڵێ سلام علیکم وعلیکم السلام ورحمة الله باشی مامۆستای بەڕێز خوا سەلامەتت کە خوشکە بەڕێزەکەم دەستخۆشی لە خۆت و لە بەرنامەکەت و لە کەناڵی ئامۆژگاریەکەم خوا لێتان ڕازی بێ زۆر سوپاس خوای گەورە بکاتە سوێ قیامەتانی شەما مامۆستای گیانڕایی
زەحمەت دوو پرسیارم هەیە بەڵێ مامۆستاگیان یەکەم پرسیارم ئەوەیە من مێردەکەم 12 ساڵە بەیەکەوەم بۆ 3 ساڵە چێ بەڵام مامۆستا پێشتر خیانەتی لێکردم قسەی لەگەڵ ئافرەت و شتات کردووە پێش تۆیان لەگەڵ تۆیە نا لەگەڵ منە ئیسا دوو مناڵمان هەیە بەڵێ پێشتر یەک مناڵمان هەبوو ئەمەی ئەکرد بەڵام ماوەیەکەوە هەستەکەم هەم دیسان وای لێ هاتووە ماوەیەک وازێنێ زای ماوەکان دەست پێ هاتوو هەر لەگەڵ ئەو کەسەیان لەگەڵ خەڵکی ترە لەگەڵ ئەو کەسە نیەنە ئەو کەسە کە پێم زانی مێردی هەبوو ئەو کەسە خۆی مێردی هەبوو دوو مناڵیشی هەبوو لا حول ولا قوة إلا بالله ئێ بەڵێ بەڵام مامۆستاگیان من زۆر ناڕەحەتم جات واشم لێت کە ئەو شتم بەرامبەرەکە من داخی دڵی خۆم بە مناڵەکانە ڕژێن زۆر ناڕەحەت مەکە یعنی جاری وا هەیە دەوتەنیە ڕوونسێکە خەریکە تووشی نەخۆشی دەرونی مەکە زۆر ناڕەحەت مەکە مامۆستاگیان پرسیاری دووەمیشم زۆر کاتر لێ نەگرم پرسیاری یەکەم نەسیحەت چییە بۆ من حەزەکەم سەرجێ نەسیحەتم کەی کە من هێور بوومەوە تەشتی خراپ نییە بە مێشمە پرسیاری دووەمیش مامۆستاگیان من کوڕەکەم 10 ساڵە بێ هەن نوێژەکە ئەینێرم بۆ ئەینێرم بۆ نوێژە فەرزەکان بەڵام نوێژی دانیان هەر لەگەڵ خۆما هەڵێ سێنم نوێژەکە بەڵام مامۆستا گومانی لێ ئەەکەم کە جوان تارات نەگرێ هەر چەند فێریش یەکەم هەدایکە من ئەچم لە مزگەوت دەستنوێژەکەم بەس هەر گومانم لەسەری هەیە مامۆستاگیان باشە خوشکەڵم خوشکە بەڕێزەکەم بەنسبەت پرسیاری یەکەمتەوە کە دەڵێ من هاوسەرەکەم گومانی ئەوم هەیە کە عیلاقاتی ناشەرعی هەیە و پەیوەندی ناشەرعی هەیە خوشکە بەڕێزەکەم ڕۆژگارێکە ئێمە کەوتوینە ناوی بەخوا هەر هاوسەرەکەی تۆوان نییە لەوانەیە پیاوێکی زۆر هەبێت پێوە داخەوە داوای لە بردن دەکەم ئەم قسەی من نەبێتەوە کە من یعنی خەڵک بترسێن و یاخود ڕێخۆشکەری بکەم بۆ ئەوەی کە بڵێم ژیانەکە بەرەو خراپی و فەسادی زۆر ڕۆیشت و ئەوە بەڵام حاڵەتەکەەوە ئینسان کە دیندار نەبوو تووشی هەموو هەڵە و تاوانێک دەبێت ئینسان کە لەخوا نەترسا خوای تەعالە کە دەفەرمێ یەخشەونە ڕەبەهم بالغەیب ئینسانی ئیماندار ڕاستەقینە ئەوەی کە خوا خۆشی دەوێت و عیباد الرەحمانە و لەژێر سێبەری عەرشی خوادا ئەو کەسانن کە لە کاتی غەیبە لە کاتی نهێنیە لەخوا ترسن ئینسان کە لەخوا نەترسا چاوەڕێی هەموو شتێکی لێ بکە جا من بم تۆبی هاوسەرەکەت بێ کەسێکی تر بێت ئەمڕۆ هۆکارەکانی لا ڕێبوون تاوان فاحیشە زینا پەیوەندی ناشەرعی هۆکارەکان ئەوەندە ئاسان بوونە و لە مقابلیشە ئیمانێکی ئەوەندە لاوازمان هەیە بۆیە خەڵکی کەوتۆتە ئەم تاوان و هەڵەیەوە هەر هاوسەرەکەی تۆوانیە لەوانەیە پیاوانێکی زۆر تووشی ئەمە بوون ئەوانیش بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە پێش هەمویان ئیمان لاوازی ئیمانی ئەم پیاوانە و ئەم ئافرەتانش کە ئامادەن عیلاقاتیان لەگەڵ دەبەستن بە ناشەرعی دوو ئەم هەموو وەسائلە ناشەرعیانی کە ئەمڕۆ بەربڵاون ئاسانە بۆ پەیوەندی بەستن ئەوانە بۆتە هەموو بۆتە هۆکار کە پەیوەندی دروست ببێت بۆیە ئەمە دوو حاڵەت ئەمە هەموو دراما و ئەفلام و مسلسلاتانە هەموو ئەوە بەڵام ئەوانە هەمووی بە من و تۆ چارەسەر نابێت هەمووی لە ئارادا ماوەتەوە سەر ئەوەی ژیانی خۆت خوشکە بەڕێزەکەم ینی ئەم نەسیحەتم بۆ هەموو ئەم خوشکانەیە کە داوای نەسیحەت دەکەن باشە کە پیاوەکانمان هەست دەکەین عیلاقاتیان هەیە و پەیوەندیان هەیە ئێمە چی بکەین خوشکە بەڕێزەکانم ئەوەی کە لەسەر ئێوە پێویستە پێش هەموو شتێک دوعا و نزا و پاڕانەوە دوو خۆت چاکە زۆر کاتێک کە تۆ باش بوویت خوای تەعالە لە قورئانی پیرۆزە دەفەرمێ فەئەصلەحنا لەه زەوجە ئێمە پیاوەکانیشیان بۆ چاک دەکەین خێزانەکەشیان بۆ ساڵح دەکەین واللهی کە تۆ دەتەوێت مێردەکەت چاک ببێت خۆت بە تەقوا بە خواناز بە بەڵام خواناسیەکەی خۆتی پێ مەفرۆشەوە منەتی لەسەر مەکە بڵێ من نوێژ خوێنم و تۆ بۆ وایتەوە نەخێر تۆ بیکە بۆ خوا بیکە لەبەر خاتری خوا تاعات و عیبادەتی خۆت بەردەوام بە خواناز بە زمانت با سەلامەت بێت گومانی خراپ مەبە ئەوانە بکە ئەبەش خاڵێکی سەرەکیە واللهی خوای تەعالە هاوسەرەکەی خۆتت پێ دەبەخشێتەوە چونکە بەشێکی ئافرەتانمان دەڵێ دەستا هاوسەرەکانیان ئێمە نەماوە هەر بە ڕوخسار لای ئێمەیە دەنا دڵی لە شوێنێکی ترە کە دەتەوێت هاوسەرەکە بۆ تۆ بگەڕێتەوە
جارێ لە خۆتەوە دەست پێ بکە لە خۆت چاک بکە زیاتر بۆ لای خوا بگەڕێەوە قورئان خوێنی باش بە شەو نوێژ بکە نوێژەکان لە کاتی خۆیان دوای ئەوە هەوڵ بدە ئەم پیاوەی تۆ بزانە لە چی تۆ ڕازی نییە ئەمڕۆ پیاو زۆر زیاتر پێویستی بەوەیە کە خێزانەکەی خۆی بۆ گرنگی پێ بدە خۆی بۆ بڕازێنێتەوە خزمەتی بکات و گرنگی پێ بدات پێویستی بەوەیە بۆ چونکە پیاو لە دەرەوەیە ئافرەتان نابێ وەکو خۆیان سەیری پیاوانیشکەن ئافرەت من گومانم وە 190 ئافرەت کە دوای ئەوەی زەواجی کرد پیر لە هیچ جۆرێک خیانەتێشتر ناکاتەوە نایکاتەوە و پێویستیشی پێ نییە بەڵام پیاو وانە خۆی تەعالە کە چوار ژنی بۆ داناوە بە شەرعەن بۆی داناوە تا چوار ئەگەر عادل بێت دیارە هۆکارە بۆ ئەوەی بۆەوە دەگەڕێتەوە کە فیترەتی ئەم پیاوە بە جیاواز لە ئافرەت دروست کراوە بۆیە دەبێت تۆ وا بکەیت ئافرەت کە هیچ گلەیەکی لە تۆ نەبێ لە ژیانی خێزانی تایبەتی خۆتانە بیر لەوەش بکەوە دوعا بکە تەخوای خوا زۆر بکە لەخوا پاڕێوەکە خوای گەورە بۆت ساڵح کات وە خۆشت چاک کە بەرامبەری ئەوی تریشت تەسلیمی خواکە تکاتان لێ دەکەم خوشکە بە ڕێزەکانم تەسلیمی خوایکەن لە هەموو شتێک خراپتر ئەوەیە کە ببوورە زۆرم چەند پەیوەندێک لەسەر خەتە داوای لە بردنیا لە یەکەم بەڵام ئەمە کێشەیەکی زۆر گەورەی ناو کۆمەڵگایە ئێستا ئافرەتانێکی زۆر بەدەست ئەوە دەناڵێنن تکاتان لێ دەکەم ئەگەر سوور بزانی پیاوەکەت عیلاقی لەگەڵ کەسێکی تر هەیە تکات لێ دەکەم ڕەفتارت با نەرمونیان بێ لەگەڵی وا مەکە پیاوەکەت زیاتر لە تۆ دوورکەوێتەوە بە قسەی ناشیرن بە تووڕەبوون بە لێدانی مناڵەکانت بە هەرسوکەوتی ناشیرن بە گوێ پێنەدانی بەوە خراپتر دەبێت پیاوەکەی تۆ چارەسەری هەر ئەوەیە کە تۆ دەبێت سەبر بگریت تەحملکە و خۆی تەعالا لەسەری لابە دڵنیابە هەر ماوەیەکە تۆ باش بە بەڵام شەیطان وای بۆ دەڕاستێنێتەوە لەو کاتەیە بەسیترین ڕەفتاری تۆ خێرا گەورەی دەکات لە بەرچاوی خۆی ئەها فلانە ئافرەتە کە من عیلاقم لەگەڵی هەیە چەند قسەی خۆشە خێزانەکەی خۆشم چەند تووڕەیە چەند بێڕێزە بەرامبەرم ئەها قەدری نازانێت ئەها ئافرەتانیشتر هەیە مەمنونە من زەواجی لەگەڵا بکەم بەڵام ئەو قەدری ئەوە نازانێت دەبێت ئەوانە لە بەرچاو بگری ژیان لە خۆت تێکمەدا هەموو ئافرەتێک بەخوا نەبە باوکت نەبە دایکت نەبە براکانت بە هەڕەشەی دایک و باوک و براکانت پیاوەکەت چاک نابێت بەداخەوە هەندێک ئافرەتەیە دەڵێ وەڵا بابە باوک و دایک و براکانم بڵێن بێن هەندێک شەڕێکی لەگەڵ بکەن و هەندێک چاو سوورکەنەوە بۆ ئەوەی پیاوەکە واز بێنێت پیاوەکە دوازیش بێنێت لێرە بەدوان نەتۆی نەماڵ خەزوورەکەی کە سوکاری توی نایەتە بەرچاو بۆیە هەوڵ بدە چاکساسی ڕاستەقینە لەگەڵ هاوسەری ژیانی خۆت بکە و ئارام بگرە لەسەرم حاڵەتەکە تێکەوتووی بەڵێ پەیوەندی ترمان لەگەڵە فەرموو بەڵێ فەرموو السلام عليكم وعليكم السلام ورحمة الله باشمان سيغرات خوالد رازي بي خوشككم والله بتشارك ما ماما بله والله بياكم تودي عصبية يصير لقلها كتير عادية بيه خوي قصي لقلها ناسها بمديش عليه تش نبي قصي لقلها بخير لكن نازم كاتني من جناح بارة من قصي لقلها وكساني أناكم خوشك برزكم ئەمە ڕفتارێکی خراپە پێ هەر کەسێک عەسەبی بێ پیاو یان ژن و لەویش خراپتر ئەوەیە کە کاتێک کە خۆی تووڕە دەبێت و عەسەبی و قسە لەگەڵ کەسێکان ناکات بە هاوسەرەکەی بڵێ تۆش نابێ قسەی لەگەڵا بکەیت ئەمە یەک بەڵام لە هەر حاڵە لە هەموو حاڵەتێکە مەسەلەن جاری وا هەیە پیاوێک لەگەڵ براکەی خۆی قسە ناکات لەگەڵ براژنەکەی قسە ناکات کە شەرعی نییە قسەی لەگەڵا ناکات بەڵام داوا لە تۆ دەکات تۆش نابێ قسەی لەگەڵا بکەی لەو کاتەدا تۆ خۆت خزمتر مەبینە لە هاوسەرەکەت بۆ براکەی یعنی هەندێک شت هەیە پیاو بەو شێوەیە لێکی دەداتەوە باشە تۆ لە ڕێی منەوە بە هاوسەرەکەی خۆی دەڵێ پیاوە تۆ لە ڕێی منەوە بوویە خزمەکانی من ئێستا من کە لەبەر هۆکاری قسەی لەگەڵا ناکەم تۆ بۆ قسەی لەگەڵا دەکەیت بۆیە هەندێک ئافرەت دەکاتە عینادی ئەوانەی کە مەثەڵەن ئەگەر هاوسەرەکەت پێت بڵێ نابێ من قسە لەگەڵ باوکت ناکەم ئەی بە خێزانەکەی خۆی بڵێ تۆش نابێ قسە لەگەڵ باوکتکەی ئەوە هیچ مافێکی نی و جۆشی پێمەدا کە بڵێ من قسە لەگەڵ براکەت ناکەم ئەی ژنەکەم تۆش قسەی نابێ لەگەڵ بکەی گوێ پێمەدا بەڵام کاتێک کە دەڵێ من قسە لەگەڵ براکەی خۆمان ناکەم لەبەر هۆکارێک ڕازی نیم تۆش قسەی لەگەڵا بکەی گوێ ڕاهەڵی بە تۆ گوناحبار نابی بۆ چونکە تۆ لە ڕێی مێردەکەتەوە بوویتە خزمی ئەو
ئەم عینادیانە نەکرێ باشە و کارێکی خراپیشە یعنی تاوان بگاتە ئەم ئاستی کە خۆت تاوان دەکەیت بەڵام وا بکەی کە دەبێت خەڵکی وەکو تۆ تاوان بکات ئێستا ئەم هاوسەری تۆ و هەر پیاوێکی تر ئەوا بێت کە خۆی دەنگی ڕاگرتووە قسە لەگەڵ کەسێکا ناکات وا بکە کە خەڵکی ژەم تاوانە بکات بەڕاستی تاوانێکی زۆر گەورەی دەبێت لەخوا بترسێت لەخوا بترسێت و پەشیمان بێتەوە من هەر یەکێک لە ئێمە بەرگەی سزای تاوانەکانی خۆمان ناگرین جا بمە سەبەبی ئەوەی کە بەرامبەرەکەشم تاوان بکا بەهۆی منەوە کارێکی زۆر خراپە. آخر پەیوەندی وەردەگرین با بفەرمێت. سلام علیکم. وعليكم السلام ورحمة الله. ما فضل بسرمانيا. بله. أول شيء صاروا نيواني لغا فيها كم دام يعني زور خراب لغا محاش وضع قري إجابة دست ديك باوكان عندنا بنارك نادا بامن. بله. أني جمان جاء أول يعني شوي من قروش توما أمي جامو من تمام بعدهم. آخر بۆچی مثلەن کە پارە ناداتە تۆ دەیەوێت لێت جیابێتەوە یان دەڵێ خۆم مەصرف دەکەم. مەصرف ئێمە ناکەین بەس ماڵی خەسوم دەکەن ماڵی خۆشم هەیە. یعنی ئێوە بەیەکەوە دەژین لەگەڵ ماڵی خەسووت؟ نا جیامان ماڵمان جیایە. ئەی بۆ چێ مەصرفی ئێوە دەکەم هاوسەرەکەی خۆت مەصرفت ناکات؟ نا ئەو ناکەم بەس ماڵی خەسوم شتەکان ئەکرێ بۆ من دێنێ. ئەها یعنی بە مێردەکەی تۆ پارە شتەکە دەداتە ماڵی باوکی ئەوان مەصرف دەکەن؟ بەڵێ. دەی خوشکە بەڕێزەکەم سەیریکە خۆی ئەسڵ ئەوەیە کە بەو شێوەیە نەبێ پیاوان نەکات بەڵێت دەکرێت پیاوی باش ئەوەیە کە هەردوو تەوازونەکە ڕابگرێت مثلەن پێی خۆشە پەیوەندی خێزانەکەی خۆی وەک خۆی بمێنێتەوە پارەکەی خۆی داتە دایک و باوکی بۆی مەصرفکەن ئەمە جوانە زۆر دەستی خۆش بێت بەڵام لە مقابل خێزانەکەشی پێویستی بەوەیە کە بڕێک پارە لەو معاشەی وەری دەگرێت مثلەن کابرا 500,000 وەردەگرێت 400 دەدەم بە باوکم 100ش دەدەم بە خێزانەکەی خۆم بۆ ئیشی تایبەتی خۆی ئیشی تایبەتی خۆی تۆ ئەوەی لەسەرت پێویستە خوشکە بەڕێزەکەم هەندێک شت هەیە قۆناغە تێدەپەڕێت دڵنیا بە تاسەر تۆ لەگەڵ خەسووت و خەزورت و ماڵی خەزورانت تێکەڵ نابیت بەڵام ها ئیمتیحانیش تۆ لەوەدایە تۆ کێشەی تۆ ئێستا ئەوەیە بەڵام لە کێشەی تر نیوەکو ئافرەتانی تر هەیەە سەبر بگرێ ئینشاءالله ئارام بگرە لەوانەیە 5 ڕۆژێک کە خۆشت نازانی کە وای لێ دێت دەبێت تۆ جیابیتەوە لەو دەبێت ماڵی خۆتان هەبێ بۆیە ئارام بگرە لەسەر ئەوە جیامە بەوەقەت حتا ئەگەر بەڵێ ئارامشم گرتووە بەڵام تەحمل ناکەم آخر دەنابێت دایم هەر لە ماڵ دایک و بابێتی بەس بۆ ناخوازم و بۆ مستم دێتەوە زین چۆنە خوشکەکەم طبیعەتی هەندێک خێزان بەو شێوەیە ئەمەش ڕۆژگارێکە دەڕوا دڵنیا بەوە نامێنێ ئەم 2-3 ساڵی کە ئەمە 3 ساڵەوەندێ با 10 ساڵیش بێت دایکانی ئێمە و پور و ننک و کەسەکانی ئێمە کوڕە زۆر لەگەڵ ماڵی خەزورانیان ژیاون کێشەی ئێمە ئێستا ئەمڕۆ ئەوەیە کە ئافرەتی ئێمە ئێستا کسانی ئێمە هەر بە زووی داوای جیابوونەوە و ماڵی خۆیان وا دەزان بەختەوەری هەموو لەوەدا با بە وەڵڵا بەشێکی بەختەوەریەکانتان تا ئەو کاتەیە کە لەگەڵ ماڵی خەزورانتان دوای ئەوە پیاوەکەتان ئەنواع کێشەی تر دروست دەکاتەوەتان بۆیە لەسەر ئەوە دەبێدان بە خۆتا بگریت لەوانەیە کللتوری ئەم بنەماڵەیە وا بێتکە بەیەکەوە دەژین و احتیمالە لە هەر لە کاتی هاوسەرگیریش ئەوت پێ وترابێت لە کاتی مارە بڕیناکە من لەگەڵ ماڵی باوکم دەژیم ئەوام بەو جۆرم بۆیە ئەگەر ئەو کات پێی وتبیت ئەو هەر حرامە لەسرت ئێستا داوای جیابوونەوە بکەیت و بیان و بە مێردەکەت بگری لە کاتێکا لە کاتی هاوسە مارە بڕینە پێی وتبی من لەگەڵ ماڵی باوکم دەژیم ئەگەر وانە بێت دەبێت ئێستاش بۆت دەبێت تەحملکەی سەبر و ئارام بگریت لەسەر پیاوەکەی تۆ پێویستەکە نەفەقەی تۆ بچێشێت جلوبەرگت بۆ دابین بکات و چاودێریت کات و مڕاعاتت کات نابێت کاتێک دەزانێت تۆ لە ڕێی ماڵی خەزورانتەوە پارەیەکی کەمت پێداویستەکانت هەمووی دابین نابێت ئەو کاتە و پیاوە زڵم دەکات تاوان دەکات کە تۆ لەم حاڵەتەدا بوویت کە فعلەن هەست بەوە دەکەیت پێداویستەکانی خۆتت دەست ناکەوێت لە ڕێی ماڵی خەزورتەوە پارەکەش هەموو لە ڕێی ئەوانە ئەو کاتە پیاوەکە تاوانبارە و بۆ شتەیە داوای نەفەقە بکەیت داوای جیابوونەوە بکەیت داوای پارە بکەیلی حتا کە جیاش بیتەوە کە زانیت ئەوە نیە بەڵام کە ژیانەکەت ژیانێکی ئاسایی مسۆگەر دەڕوا بەڵام پێت خۆشە پارەکە هەموو لای خۆت بێت لەسەر ئەوە جیابیتەوە والله ئەعلەم حەقت نییە لەو بارەیەوە دەبێت سەبر و تەحمل بکەیت و
ڕۆژگاریش زۆری ماوە تازە 3 ساڵ و نیوەکە زەواستان کردووە ژن و مێردی وا هەیە 35 ساڵە بەیەکەوە ئەژین و ئێستاش هەموو شتێکیان بەو جۆرە نییە کە خۆیان دایانەوێت دیارە پەیوەندی ترما زۆر لە سەرخەت بوو داوای لێبوردن لەو خوشک و برایانە دەکەین کە لە سەرخەت بوون و پەیوەندیەکانمان وەرنەگرت و هەندێک لەم پەیوەندیانە ژۆرمانگر پرسیارێک زیاتریان هەبوو وەڵامی هەندێکیانمان نەدایەوە داوای لێبوردنیان لێ دەکەین لە خۆی تەعالا دەپاڕێمەوە بە ئیسمی عەظەمی ناوەسیبەتە بەرز و پیرۆزەکانیت لێمان ڕازی بێت ئەوەی وتومانە ئەگەر ڕاست بوو بێ لێمان وەربگرێت و ئەگەر هەڵەشمان کردبێ خی گەورە لێمان خۆش بێت خی گەورە پاداشتی ئێوەش بداتەوە کە گوێگرمان